ساڵیادی ڕۆژنامەوانی کوردی لەسەر گوڵکۆی ڕۆژنامەنووسێکی تیرۆرکراو دەکرێتەوە. 121 ساڵ بەسەر دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی تێدەپەڕێت. لەگەڵ ئەو مێژوە دیێرینەی هەیەی بەڵام کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە پیشەی گەڕان بە دوای مەرگدا ناو دەبرێت و ساڵانە بەهۆی ئاشکراکردنی گەندەڵی و مەلەفە شاراوەکانی بەرپرسانەوە ڕۆژنامەنووسان تیرۆر دەکرێن و بکوژانیشیان بە ئازادی دەسوڕێنەوە. ئەمڕۆ لە ساڵیادی 121ەمی ڕۆژنامەوانی کوردیە وەکو کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ئازادی خوازان لە سەر گڵکۆی شەیدی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی کۆبووینەوە. ئامانجەکەشمان ڕوونەکە ئەوەیە کە کەیسی کاوە و دۆسەی کاوە لە لای ئێمار بەکراوی ماوەتەوە و ئاماژەدانێکە بەوەی کەوا ئەم کەیسە هێشتا ئەوەی کە لە دادگایە بەرامبەری کراوە هێشتا بەدڵی ڕۆژنامەنووسان و بەدڵی ئازادی خوازان نییە و ئاماژەدانێکشە بەوەی کەوا تاوەکو ئێستا ڕەوشی ئازادی و ئازادی ڕۆژنامەنووسی لە گەرمیانە لە مەترسیدایە. بەداخەوە ئەمڕۆ کە یادی 121 ساڵی ڕۆژنامەنووسی کوردیە بەداخەوە لەم هەرێمەدا تا ئێستا ڕۆژنامەنووسان بەگشتی یانە لە مەترسیدایە بەتایبەت ئەو ڕۆژنامەنووسانەی کە ئیش لەسەر دۆسەی گەندەڵی دەکەین. ڕۆژنامەنووسانی تر نامڵێن هەندێک ڕۆژنامەنووس هەیە جیاوازە بۆ نمونە ڕۆژنامەنووسی کەناڵەکانی خۆیان بڵێن کەناڵەکانی دەسەڵات کەمانە بۆ خۆیان ژیانێکی خۆشیان بەفەراهم کراوە دەتوانین خۆش بژین بۆ خۆیان. بەڵام ڕۆژنامەنووسانی تر بەداخەوە کە ئەیانەوێت دەست بۆ دۆسێکی گەندەڵی بەرن ئەیانەوێ بۆ ڕایگشتی ئاشکرای بکەن کە گەندەڵی ئەم هەرێمەی داڕزاندووە ڕوبەڕووی تیرۆرکردن و کوشتن و تۆقاندن و هەڕەشەکردن و هەنەجار فڕاندن دەمنەوە. بەپێی راپۆرتی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان تەنیا لە ساڵی 2017دا 4 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان کوژراون و 30 ڕۆژنامەنووس دەستگیر کراون و 5 ڕۆژنامەنووسی دیکەش بریندار کراون. سکرتێری نووسینگەی گەرمیانی سندیکای ڕۆژنامەنووسان سەروەرنەبوونی یاسا بە هۆکاری سەرەکی دەزانێت بۆ پێشێلکاریە بەردەوامەکانی سەر ڕۆژنامەنووسان. بەداخەوە لە هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی کە بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان هەمیشە لە ساڵانی ڕابردووە هەڵوێستی باشە بۆچی لە ئاسی ناوخۆیی چی لە ئاسی نێودەوڵەتی و لە دوای تیرۆرکردنی کاوە گەرمیانی ئێمە دروشمێکمان بەرز کردەوە کە داوامان کردووە ئەوەمان کردە دروشم کە با کاوە دووهەمین بێت. بەڵام بەداخەوە بینیمان دەست درێژەکان بۆ سەر ڕۆژنامەگەری و بۆ سەر ڕۆژنامەنووسان و بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان بەردەوامی هەبووە. هۆکاری ئەمەش بە پلەی یەکەم دەگەڕێتەوە بۆ سەروەرنەبوونی یاسا بۆ کارکردنەکردنی دەستگای دادوەری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دادپەروەرانە. لە هەرێمی کوردستان هێشتا یاساکانی کاری ڕۆژنامەنووسی ساڵی 2007 و یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ساڵی 2013 جێبەجێ نەکراوە و کاری ڕۆژنامەنووسی وەکو پیشە سیر ناکرێت. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە یاساکان تەنیا مەرەکەبی سەرکاغەزن و هیچ ئومێدێک نابینرێت لە جێبەجێکردنیاندا. دیارە لە هەرێمی کوردستاندا کۆمەڵی یاسای زۆر گشتگیر و تا ڕادەیەک بڵێن لەسەر وەرەقە کۆمەڵی یاسای جوانن کە بتایبەتن بە ڕۆژنامەنووسان بەڵام ئەوەی کە لە ئەرزی واقع ئەبینین جیاوازە لەو یاسایانەی کە لەسەر کاغەز دانراوە. ئەگەر من بە بچووکترین نمونە بۆ قسەکانم بێنمەوە لە ماوەی پێشوودا ڕۆژنامەنووسانی کە لە کوردستاندا تیرۆر کراون یان خودە ڕۆژنامەنووسانی ئەشکەنجە دراون تاوەکو ئێستا بە شێوەیەکی دڵخۆشکرد کەیسی هیچ کامیان لە دادگا یەکلایی نەبووەتەوە بەشێک لەو دامودەستگایانەی دیکەش کە معنین بە حکوومەت هەرێمی کوردستان و ڕۆژنامەنووسان هەوڵی داوە کە زانیاریان لێوە و دەست بێنێ بەشێکی زۆری ئەو دامودەستگایانە تاوەکو ئێستا ئامادەنین کە زانیاری پێویست بدەن بە دەستگاکانی ڕاگەاندن. ئەمەش خۆی لە خۆیدا پێشێلکردنی و یاسایانەی کە لە هەرێمی کوردستان دەرکراوە. بەپێی ئامارەکانی سندیکای ڕۆژنامەنووسان لە ساڵی 2008ەوە تا ساڵی 2018 1383 پێشێلکاری بەرامبەر بە زیاتر لە 1000 ڕۆژنامەنووس کراون بەبێ ئەوەی کەمترین کەس و لایەنی پەیوەندیدار سزادرابن. ئەماش ساڵ بە ساڵ نیگەرانیەکانی ڕۆژنامەنووسان زیاتر دەکات.